زیاتر لە ساڵ و نیوێکە یاری لەم جۆرەیان نەکردووە، چونکە لەو ماوەیەدا داعش حکمی ناوچەکانی کردووە و یاساکانی ئەوان ئەم یاریانەی قەدەغە کردووە. ئەم منداڵانە چەند ڕۆژێکە لەگەڵ کەسوکاریان لە ناوچەکانی ژێردەستی داعش هەڵاتون و خۆیان ڕادەستی پێشمەرگە کردووە. ئێستا ئاواتی گەورەی ئەم منداڵانە ئەو شتانەیە کە داعش لێ قەدەغە کردبوون. ئەگەر بەو جۆرە قش بتاشی ئەوە کە پێ دەڵێن حەفر جەڵدیان لێ دەدەین. ئێستا لێرەن لای پێشمەرگە بە ئاسانی دەتوانین حەفر بکەین. نحب الجيش. کێ حەزی لێ حەفر بکە؟ داعش ویستوێتی بەردەوام لە ڕێگەی منداڵ و پەروەردەکردنی نەوەیەکی نوێ خەلافەتەکەی بەهێز بکات. ئەم منداڵانەشی لەو پەروەردەیە بێبەش نەکردووە. وانەکانمان لەسەر ئیسلام بوو، دەیانگوت بەیعەت بە ئیسلام بدەن، دەیانگوت سوپا و پێشمەرگەی کافرن، مێڵن یاری بە مێشکتان بکەن. هێشتا ترس لە شەڕ و دەنگی تەقە و لێدان لە دڵی ئەم منداڵانەدا ماوە، چونکە هەر بە بەرچاوی ئەمانەوە گەورەکان سزای جۆرا و جۆر دراون و زۆربەی ڕێسا و یاساکانیشیان پێلەبەر کراون. منداڵان دەبوو لە ماڵ دانیشن نەدەبوو بچنە دەرەوە، چونکە بۆمبێ چەنراوی لێبوو. نەمان دەتوان یاری بکەین. ئەگەر دوو منداڵ شەڕیان بکردایە لێیان دەدان، دەبوو بچینە مزگەوت، دەبوو جلەکانمان کورد باە، دزداشە دەبوو کورد باە و ئەلێرە بواە. لەم گرتە ڤیددیۆی داعشدا دەردەکەوێت منداڵان بە سەرباز دەکرێن و ڕێنمایی شەرعی وەردەگرن و لەسەر بەکارهێنانی چەک مەشقیان پێدەکرێت و لە شەڕەکان و تەقینەوە خۆکوژیەکاندا سوودیان لێوەردەگیرێت. بێ ئەوەی هەست پێ بکەن ئەم منداڵانەش وەک سەدان هەزار منداڵی دیکەی ژێردەستی داعش مێشتیان پڕکراوە لە بیری داعش و پێویستیان بە پەروەردەیەکی تەندروست هەیە. منداڵان ڕازگۆترین و پاکترین بوونەوەرن. لەبەرەو شەهر ئەمان چیرۆکانی ژیان لە ژێر دەسەڵاتی داعش بێ پێچ و پەناو چۆن بینیویانە وەک خۆی دەیگەڕنەوە. نەبە حوسێن ڕۆداو، مەخموور